بینەرانی وێب تیڤی ستاندەر بە خۆشحاڵیەوە لە پرسی هەفتەی ئەو جارەمان میوانداری کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە بەوە ناسراوە ڕاشکا واقع بینوە بۆ هەموو ڕووداوەکان قسەی خۆی هەبووە بۆیە بە پێویستمان زانی بۆ پرسی ئەو هەفتەیە بۆ ئەو هەموو گۆڕانکاریانەی کە بە خێرایی لە ناوچەکان ڕوودەدەن میوانداری جەنابیان بکەین و ڕێی جەنابیان وەربگرین بۆ ئێوە بۆ بینەران بیگوازینەوە. سوپاس بۆ میوانداریکردنێت. زۆر بەخێر بن سەرچاو من زۆر سوپاسی وێب تیڤی و تیمی وێب تیڤی لێرە و لە ستودیۆ و هەروەها سوپاسی ستاندار دەکەم من لە زۆر ئەو ڕووداوانێک کە دێنە پێشاگە پێویستم بە ڕایی گشتی هەبی ڕایی خەڵک هەبێ پەیوەندێک دەگرم لەگەڵ کاک مەسعود عەبدولخالق و برادرانی تری کە لە ستاندارتن بۆ ڕاگۆڕینەوە. لە ڕاستیدا ئەم هاتنەی جەنابەت لەو بارودۆخی ئێستا و زۆربەی زۆری ئەو ناوەندانەی کە خەریکی توژینەوەن زۆر گرنگە گۆڕانکاری زۆر گەورە هاتووە لەو فترەی دوایی ینی گۆڕانکاریەکانی کە هاتنی داعش بارودۆخی اقتصادی کێشەکانی بینی هەرێم و بەغدا کێشەی ڕێکەوتنامەی پێنجاییدیەکی سەربن لەمەڕ ئێران و پاشگەزبوونەوە و دەست پێکردنەوەی هەموو ڕۆژێ هەڵکوتانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان لە ژێر ناوی پێکاکا و مراقەبەمەینی پێکاکا داعش ئەزمەی اقتصادی کۆرۆنا ئەوانە هەمووی یەکێتی نیشتیمانیش لە ڕێزی کۆرۆنا حیساب نەکەی. حیزبەکانی ڕۆژهەڵات هەمیشەوە باوە لەسەر بنیادێکی خێزانی یعنی چۆن بیناوی خێزانێکی گەورە دەوازرێتەوە بە ناو پارتی سیاسی دامزراندنی یەکێتی جیاواز بوو دەستایت هەر لە فرەمینبەری و ئەو باڵە جیاوازانێکی تێدا بووە جیاوازتر لە هەمووشیان مامجەلال ڕۆحیشات کە تایبەتمەندیەشی پێبەخشی بوو. لە دوای کۆنگرا ئێوە توانیتان ئەو تەلیسمە یان ئەو کەسیەکەمە تێپەڕێنن ئەو خەرمانە گەورەترکەن یعنی یەکێتیتان بە چۆ گەیان؟ تەسەور دەکەم کۆنگرەی ئێمە کۆنگرەیەکی زۆر ئاسان نەبوو. کۆنگرەیەک بوو لە گۆڕانکاریەکی مهم و گۆڕانکاریەکی کەسایەتی و نەوعی بوو لە ژیانی ڕێکخراوەی و لە ژیانی سیاسی یەکێتی نیشتیمانی زۆربەی هەرە زۆری بەرپرسانی پێش و ئەوانەی تێکۆشەرەکانی قەدیم جارێک کە خۆیان نەبژاردەوە زۆربەی زۆری ئەوانەی هاتن بۆ سەرکردایەتی و مەقاماتی ناوی یەکێتی نیشتیمانی گەنجەکان بوون. دیارە ئەو کۆنگرەیمە کۆنگرەیەکە کە 15 ساڵ لە کۆنگرەی سێم کۆنگرەی چوارەم گیرە کۆنگرەکە ئیستیحقاقی سێ کۆنگرە بوو چونکە مار سێ ساڵ و شتێک کۆنگرە دەبایە بگرین و یەکەم کۆنگرەشە دوایی وەفاتی سەرۆک مامجەلال کە ئەمەش خۆی لە خۆیدا گۆڕانکاریی زۆر گەورەیە. خۆت دەزانی مەسەلەی مامجەلال و بیرکردنەوەی مامجەلال و مامجەلال معماری یان ئەو تەلارسازیە کە ئیشی کردێ بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی مامجەلال ئەم تەلارسازیە مامجەلال لە زانێ بەرەو کوێ ئێوە ئەو گۆڕانکاریانەی لەسەر بەسەر هەیکەلی یەکێتی داهاتیە بەسەر یەکێتی لە هەرێمێکی کوردستانی بڵێن نیمچە دەوڵات دوایش پاش 2003 هەرێمێکی کوردستانی فیدرال لە ناو عێراقێکی کاچی بە کاچی کانواعی دەستی تێدایە وەکو چەشتی مجێور لە بەغدا ڕێکخرا و گروپی جیاجیا کە ئەمە ئەو کات مامجەلال بە حکمی تەجروبەی دوور و درێژی ناو معارەزەی عێراقی لەگەڵ حکووماتی مەنتیقا کەسایەتێک دەیتوانی زۆر بە ئاسانی بەبێ گوێدانە ئەوەی سەلاحیاتی دەستوری ڕئیس جمهور چییە چ نییە هەندێک سەلاحیاتی مامجەلالیش هەبوو بەکاری دەهێنا ئەوە لە هەموو کەس نایە وانە مامجەلال بەکاری دەهێنا بە تایبەتی لە مەسەلەکانی کە پەیوەندی بە مەسەلەن سوتەمەنی هەبوو بۆ ناوچە شاخاویەکانی زۆر سارد جاروێ ئەمری بە وەزارەتی نەفتە کرد زیادیان بۆ بنێرن سەلاحیاتمان نییە بینێرن سەلاحیەتی مامجەلالە جاروێ داوای زیادکردنی هینی دەکرد خۆراک جاروێ داوای کردنەوەی سەدێکی دەکرد لە خانەقین و نازم لێکی ئەو سروشتە ڕاکێشین بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێم مامجەلال
ینی گلەیەکەمیشە لە ئێوە هەیە لە یەکێتی نیشتیمانی بەوەی زۆر زار هەندێک زار بەناوی تەنەزول و یەکێتیش بەناوی یەک ماڵی ڕوانینی مامزەلال جیاواز بێ لەوانەیە هەندێک زۆر قسەش هەیە جێرانەوە لەوانە بنمونە ئەو سەفەرانەی کە ویستیتی بێتەوە پرسی بە ئێوە کردی مەکتەبی سیاسی ڕێی وا بووە بەسەری ڕژنێتەوە یان هەر خەڵکیش پێی وا بووە مامزەلال ڕێی خەڵکی هەڵبژاردیە کۆی ئەو پرۆسەیە بۆ دوای مامزەلال بۆ هەرێمی کوردستان ینی ئەوە هەندێک پیادە دەکرێت لەو پرۆسەیە پێم وایە من ناڵم ئێمە هەمان ڕاستە زۆر باسی ڕێبازی مامزەلال دەکەن لەسەر ڕێبازی مام دەڕۆین هەموو ڕاست نییە ئەوە 50 لە سەتی ڕاستە 50 لە سەتی ڕاستە چونکە ئەکتەرەکان گۆڕاون مەسەن ئەوەی کە پێشتر ئێمە بێکۆ ئیشمان دەکرد جیلێکین لەگەڵ یەک گەورە بووین لە کاتی ئۆپۆزیسیۆن لە کاتی شەڕ لە کاتی لە بزوتنەوەی خوێندکاران و قوتابیان بووین لە کاتی نازم لە شێرێکێ یعنی یەکتریمان دەناسی ئەو پەیوەندیە و ڕایەڵەیە هەوو لە بینی ئێمە کە لە زۆر مەوزوعی زۆر گرنگ ڕایمان نەوعەک لە لێکچوو بوون لێک نزیک بوون ئەوەی ئێستا کە لە هەردوو لا گەنجێک هاتووە کە ڕەنگە نەزانێ ئەو زەحمەتیانە چۆن هاتوو ناحەقیشی نییە نازانێت لێرەش وایە لە بینی پارتی وێچێت وایە لەگەڵ بەغداش وایە گۆڕانکاری هاتووە ئەو گۆڕانکاریە من نارم مەترسیە پێویستێکی زەروریە کە گۆڕانکاری هەبێ بەڵام مەترسیەکە من لەوێ دەترسم کە بەبێ گەڕانەوە بۆ مێژووی پێکەوە ئیشکردنی ئەم لایەنە سیاسیانە هەندێک قەرارات بدەین هەندێک جاروێ مست لە مێز بدەین لە جێخۆی نەبی مێزەکە بشێ هیچ ئەنجامیشی نەبێت ئەو بابەتێک بابەتی دووەمی ئەو مەوزوعە من میسارێکی مامزەلال بۆ دەجێڕمەوە وەخت خۆی مامزەلال هاتنە ئەمریکیەکان هاتنە لای ئینگلیزەکان هاتنە لایتیان مامزەلال ئێستا مناقەشەمان لەسەر دەستورە و لەسەر دەستور مناقەشەکردن گرنگە کورد ئەوەی ئێستا لەم دەستورە هەیبێ ئەوە سابتە یعنی ئەو هەموو ساڵە خەباتی کردێ خەرمان ئێستاە بەشەی ئەوە چەند تێدا دەبی ئەوە وتی باشم چی بکەم وتیان تۆ و کاک مەسعود ڕێک نەبن یەکێتی و پارتی ڕێک نەبن ئەنواعی فێڵتان لێ دەکەن ئەنواعی پاشقوڵتان لێ دەگەن سەر ناکەن مامزەلال هاتەوە هاتە سلێمانی لە سلێمانی پرسی بە کەس نەکرد هاتە هەولێر لاولێر چۆ سەر خەبری بەڵامسە لەوێ پێشوازیان کرد و بۆ بزانم کاگنێچیر و کاکسیداد و هەندێک لە مەشایەخی ئەوی لێبوو فاتحی خوێند و هاتە دەرەوە پێیوتن بە شێخەک بچووکانی بارزان و ئەوانەی وت لە بەرچاوی کاگنێچیر وانە وتی کاکە من ئێستا لەگە مەلامس بە سولحم کرد بۆیە یەک جاری تر لەبەر هەر سەبەبێک بی ناوی مشکلەی من و مەلامسپای ڕەحمەتی بازم کرێ خوا بزانی ستا مەسەردی تاو ئەمە سولحم کرد نەتان دیتەوە تا چوومە لای سولحمان گەڕاوە لە مەسیفی ژنانی خوارد لەوێژ عینی بە کوڕەزاکانی بە کوڕەکانی لە بەردەمی کاک مەسعودی کاکەم لەگەڵ باپیرتان سولحم کرد کۆتایی هەموو عایلەکە خۆشحاڵ بوون هەموو ناویەکێتەکانی زۆر کەس ئەوەی لە بوعدی هینەکە تێگەی خۆشحاڵ بوو خەڵکەی زۆر گرەی کردوتیان ئەی مامزەلا هەموو شەڕی ناوخۆی لە سچ بوو ئەی زۆر شتیان باس کرد بەڵام دوای کە چوونە بەغدا بەیەکەوە توانیان باشترین ئالیەتی پەیوەندی تەتویرکەن و توانیان زۆر شت ئێستا لە دەستوردا هەیە من پێم وانییە هەموو شتەکانی کوردی تێدایە بەڵام بەشێکی زۆر ئەوانەی تێدایە شتی گرنگە ناگە کوردی استیفادەی لێ بکەن تادەی و سڵحە لەلایەنی پارتیشەوە بەرامبەر مامزەلال و ناوەکانی مامزەلال ئەمن باسی ئازایی مامزەلال بۆ دەکەم باسی من لەگەڵ ئەوان نەژیاوم لەگە مامزەلال ژیاوم بالضبط ئەوە ئێستا تقریبا بەرەو 15 ساڵ دەچی بە یەک گوشەش باسی خلافاتی بینی مامزەلال خوا لێ خۆش بوو مەلامەستفا نەکرا ئەم نەوعە هەنگاوە لە دیرۆکی کوردی شەجاعەتی دەوێت تێدەگەی بۆ خۆزیا ئێستاش لەم کێشانی کە دێنێ پێشێ شەجاعەتی کافی هەبووە بۆ چارەسەرکردن چونکە ئێستا لەو فترەیە زۆر باسی ئاشتی و دوورکەوتنەوە لە شەڕی ناوەخۆ و لەوانە دەکەین ئێستا کۆنفرانسەکە بوو لە
بەلچیکە یەکێتی پەرلەمەنتاران لەگە کەنەکە کردیان دیالۆجی ناوخۆ بۆ ئاشتی و پارێزگاری لە ئاشتی ئەو نوع کارانە پێویستی بە بەڕاستی پێویستی بە ئەو ئاشکرێت ینی ئەکرێ پێویستی بە کەمێک جهود هەیە نزیک بە ساڵێک کۆرۆنا ژیان و گوزەرانی خەڵکی بەگشتی تێکدا بەڵام ئەو ساڵەی وەرگرتنی هەم سیستەمی هاو سەرۆکی و ئەو بارودۆخی ئێستا ڕێخستنەوەی گەشێتی بەو دۆخە ینی یەک سوود لە کوێ وەرگیرا شێوەی ئەو پێکاتەیە و ئایا بۆ ئێمە شکڵێک فیدباکێکتان وەرگرت ڕوو بە لای نەجاحەتەوەوانە هاو سەرۆکی لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان دەڵێم شتێکی تازەیە سیستەمی تازە و هاو سەرۆکی عادەتەن علاقەی بە یەکسانی جەندەریش دەبێت یەکسانی جەندەریمان لەم هەم سەرۆکێم ڕاعات نەکرد بەڵام ئەوە بۆ ناوێکێتی ممکن بوو خۆی تو قودسیەت لەوەدایە ئەوەی کە ممکنە جێبەجێکەی هەموو شتێک بە ئارەزوو ناڕوە ئەم هاو سەرۆکیە شانسیان باش نەبوو شانسیان باش نەبوو ئەو هەموو ئەزمەی اقتصادیەوە ئەزمەی داراییە کێشەی ئێمە و عێراق کێشەی داعش و پاشماوەکانی ئاوارێکی یەکجازر هێشتا لە کەمپن و بەسەریشاندا مەسەلەی کۆرۆنا هات ئەمانە هەمووی نە هاندەر بوون نە پشتیوان بوون نە مشەجع بوون بۆ ئەوەی کاتوبێ ئێستا بە دڵێکی فراوان و بە زەمیرەوە تەقیمی ئەم ساڵی ئەم دوها ئەم هاوسەرۆکانە بکەی بڵێ چەند سەرکەوتون چەند سەر نەکەوتون لە ئیشەکانە پێمان غەدری لێ دەکەین غەدریان لێ دەکەین ئەگەر بین پێمان وابێ هەموو مستەلزەماتی ئیشکردن لە بەردەست بوو بەڵام ئەوان سەرکەوتونە بیا ئەوە سەرکەوتون پێویستە ئەوە قەتعاً لە تەقیمکردنی ئەم ساڵە ئەم بابەتانەی کە من باسم کردن دەبی بە نەزەریاتی بەروەرجی مەسەلەی دووەم من باسی ئەوم کردوتم ئێستا تقریباً لە 120 کەس 124 کەس لە ئەندامانی سەرکرداتی ڕەنگە 5 بۆ 6 کەسی لەوانەی تەمەنی من و کەمەک لە من گەنجتر ئەویت کە هەمووی گەنجە جاری یەکەمیتی لە مەکتەبی سیاسی لەسەر کردوانە بۆیە من دەمێکەمە سیاست دەکەین من خۆشم وەخت خۆشی خۆم بەبیر دێتەوە کە من گەنجی بووم دەستم بە ئیش کرد ئەکەیت ئینسان هەندێک جار لێکدانەوەی ڕەنگە زۆر دەقیق نەبی لەسەر مەسەلەکە و ئەو هەڵانە لە پرۆسی فێربووندا ئینسان ئەیکا هەڵەیەک نین بڵێ عەمدەن دەکرێت بۆ تێکدان من پێم وایە ئەوانە دەکرێت لێی فێربی دەکرێت مراعاتیش بکرێت بە نەزەریاتی بەروی پاداش و سزا بڕایەتەندای بینەوە گۆڕ دوێنێش هەندێک دەنگۆ هەبوو لە سوسیال میدیاکە ئەو زە لێ پرسیینەوە لە هەندێک خەڵک بکەن بە کەیفی خۆیان بۆ گەشتێکی زیارە ینی هەبێ وایە دەتوانن ئەو بەرنامەیە جێبەجێ بکرێت بەڵێ من ئەوە دەست پێکراوە لە هەرە باڵاکانەوە دەست پێکرا بۆی لە خوارەوە کەس نەلێ دەزانم کاکە بەم نەوەستن چونکە فەقیرم و بێ دەسەڵاتم نا لە دەسەڵاتەکانە دەستمان هەموو کارتی سوود دراوە بە هەموو ئەوانەی کە ینی گوێنادەنا بارودۆخی یەکێتی ئێستا گوێنادەنا سیاسەت و بەرنامەی یەکێتی ئێستا ڕێگا یا ڕێز ناگرن لە هەندێک جار ڕێز ناگرن لە بڕیارێکی مەکتەبی سیاسی کاری سووریا پێت لال بژاد دەرەنجامی هەڵبژاردنە ناوخۆیەکان جەنابەت گلەیت لێ هەبوو ڕێی کە جیاوازە بوو نا ڕێی جیاواز نەبوو ڕەنگە مەسلحەتیان لەوەدا بوو ئەگەر نا لەسەر ئەوەی کە تەزویرێکی بێ سابقە کراوە کەس ڕێی مخالف نەبوو و من ئەم پیاوێکی دەم بە هاوار نیم قەت ئەزانم لە هەموو انتخاباتی دنیا شتێک تەزویر هەیە بەڵام حەدێک هەیە ئەمان بێ حدود بۆیە من ئەو کاتە لەوێ کاک کۆسرەت و کاک ئەرسەلان و
برادەریتی دێبن لەوێ کاگە ئاسۆ ئەڵمانی بوو عەدنانی حەمەیمینە و بۆم باسکردم کاکە زانیاریەکان لە دهۆچ و لە هەولێریش و لە فلانجێش و لە فلانجێش باسی ئەوە دەکەن کە تەزویرێکی بێ سابقە هەیە و سەرچاوەکەی من سەرچاوێکی زۆر دەقیق بوو و سەرچاوەکەی من وتی هیچ نەبی ئەکید 45 بۆ 50 کورسی دێنین وتم ئەو هەیە وتیان وتم چەندە قسەیە بکەوت چوون تەسریحێکمدا وتم ئێمە ئەو نەتیجەی ممکن نییە قبوڵکەین دۆش دوای من کە قوباد تەسریحێکدا من تەسریحەکەی کە قوبادم حجەی هەیە زۆری حجە بۆ دێنێتەوە بەڵام تا ئێستا حجەیەکی نیە کە قەنەعەت بە ئێمە بکە ڕاست بوو لەسەر حجە تێدەگەی ئەو خۆی دەنگێکی زۆری هێنا و بەڵام دەنگە زۆرەکەی خۆی وەکو کەسی نابووی و هیچ لە مەسەلەکانی نەدەگۆڕی ئاخیری ئەو 45 کورسی لێکەوتەوە من پێم وایە پاش تەسریحەکەی من شتێکیش لێیان گرتەوە لە مەسەلەی تەزویر بەڵام 45 کورسی هەیە 45 کورسی بە بێمەعنا بوو یعنی 45 کورسی بۆ ئەو سەردەم زۆر دوور بوو پاشان ئەو مۆزوعی 45 کورسیە کەوتە بەر مناقەشە لە بەردەم کۆمیسیۆن و ئەندامانی کۆمیسیۆن ئایا مسادەقە دەکرێ یان ناکرێ دیسان یەکێتی پەلەی کرد لەوەی کە مسادەقەی کرد لەسەر بەبێ موافقەی یەکێتی ئەوە دەکرێت چێ لە یەکێتی کردی چێ نەیکرد ڕاستە من ئەو کاتەوە تەبێژ بوو وتم یەکێتی موافقەی کرد بەڵام زۆریش محاول دەکەن زۆر جار بڵێن کاک سعدی ئێلانی کرد نەخێر من قەرارم نەدا چونکە قەراری لەو بابەتە بەدەست شەخسی یەکەمە بەدەست شەخسی بەدەست و تەبێژ نییە تێدەگەی من ئەو کاتەش ئەوەم پێهین بوو پێم وا بوو ئەمە پەلەمان کرد دەبووە ئەم مەوزوع مادەم هەر موافقە دەکەین بە شتێکی بگۆڕینەوە بە هیچ نەگۆڕدایەوە و ئەو ڕقەمە ئەو 45 بەبێ موافقەتی ئێمە دەبووە ڕقەمێکی بێبەها لەسەر وەرەق وانە کە موافقە لەسەر ئێستا موافقەمان کرد ئەوە بابەتێکی مەوزوعەکە بابەتە مەوزوع ئەو مەوزوع دەرم خۆم لاینگیری ئەوە نیم باوەڕاکەم لە یەکێتی من یەکێک لەوانە بووم لەو خەڵکە کەمانەم کە زۆر محاولەم کرد مەسەلەی دوو ئیدارەی مەسەلەی شەڕی ناوخۆوانە احتیوا بکرێ و چارەسەر بکرێت خۆم بۆ زیندوکردنەوەی شەڕی ناوخۆ بە ناکۆچی نییە بەڵام بۆ ئەوەیە ئەمە پەیوەندەکانمە لەسەر ئەساسێکی ڕاست و دروست و نەزیه بێ بۆ ئەوەی ئێمە نین بکەوینە گیانی یەکتر چونکە ئێستا زۆر جار جێم لێ دەبی برادرانی پارتی بەداخەوە باسی ئەوە کاکە خەمە 45 کورسی منە کاکە تو باسی ئەو 45 مەکە تێدەگەی ئەزانی ئەو 45 چۆن هاتی بەتایبەتی تو باش دەزانی نیکە باسی 45 کورسیەکەم مەکە باسی ئەوە بکە ئێوە ئەکسەرێتن سەرچاو مناقەشەی دەکەن بەڵام زۆر جار باسی ئەوە دەکات ئەگەر 45 کورسی ئەوەندە مهمە دەی بۆ حکومەت دەبێتەنێت دانامەزرێن حکومەت لە هەرێمی کوردستان ئەمڕۆ بەبەیەکی بێ پارتی دانامەزرێ لە هەرێمێکی کوردستانی یەکگرت جیابوونەوە و بەشداری پێنەکردنی یەکێتی یا پارتی لە حکومەتی هەرێم یا شەڕی ناوخۆیە دوو ئیدارەی دەکەن بۆ گلەیتان چێ لە حکوومەت ئێستا ینی زۆنی باز لە پرسی لا مرکزی ئێستا جوا خەریکەوە بزانام یەک لە بڕیارەکانی دوێتانەوە بابەتە بوو زانی چۆن لە مەسەر لا مرکزی شتێکی گرنگە ئەمە لا مرکزی کرۆک و ناوەڕۆکی سیستەمی فیدرالی لا مرکزیە ئەگەر مەسەلە فیدرالی نەبی و لا مرکزی نەبی ئێستا و پەرلەمان لە بەغدا هەیە حکومەت هەیە لە هەرێم حکومەت و پەرلەمانمان بۆ چییە ئەگەر ئەوە نەبی ئێمە لە هەرێم هەمانە لە سلێمانی و هەولێر و لە دهۆ ئەنجومەن و ئۆمان بۆ چییە ئەی لە قەزاکان بۆ چیمانەکە هەمووی لە یاسادا هەیە تێدەگەی ینی بۆیە من پێم وایە ئێستا کە ئەگەر بمانەوێ پاشگەز بینەوە لە بەرنامەکانی خۆمان لە مافە دەستوریەکانی خەڵک لە هەیکەلی و ناوەڕۆکی ئیداری لە هەرێمی کوردستان دەنا ئەو مەسەلان هەیە مناقەشەکە ئێستا سەر ئەوەی کە لەبەر ئەوەی سلێمانی اقتراحی کردووە و ئەشبینی من زۆر جار هەندێک برادر موافق نییە لە باسکردنی یعنی مەسەلەکە بۆ ئەو نییە سلێمانی بەتەنێ دەبی ئەو بکە ناوە سلێمانی نییە بەتەنێ ئەو بۆ دۆیچە ئەو بۆ هەولێریشە بۆ هەڵەبجەشە بۆ سلێمانیشە
مەسەن ئێستا بینە سەر بەحسی دهۆک بە پێی ئیحساییات لە هەموو جەیەک فەقیری زیاترە، داهاتی دەواازەی ئیبراهیم خەلیل لە هەموو جێ زیاترە، وانە؟ لێرە تێنە پڕینامەتان بۆ هات ئێوە حڕ بن بۆ دوو ئیدارەی وشتیوان لەلایەنی سەرۆکیێنەمی پێش و کاک مەسعود ناو پەیامێکی ڕاستدەم ڕاست نییە، ئەو دیعای ڕاست نییە، ئەوە ڕاست نییە. ئێمە یەک ئێمە نامەیەکمان نووسێ پاش کۆبوونەوەی یەکەمی دوکان بۆ پارتی داوای ئەوە دەکەین کە ئەو خاڵانەی لەسەر ڕێکەوتن جێبەجێکەین. ئەوانی وەڵامێکیان داوەتەوە پێم وایە لە 15 وەڵامێکیان داوەتەوە ئەو کاتایمە لە ئەنجامی ئەوە کۆبوونەوە لەسەر ئەو وەڵامە پێمان وا بۆ وەڵامەکە لە جێ خۆی نییە و بۆ ئەم باسکردنی ئەم نامەیە و قسەکردن لەسەر ئەو نامەیە کاک بافل لەگەڵ کاک نێچیروان زۆر بە دوور درێژی باسییان کرد و ئەو کاتە یعنی تەفاهمێک کرا لەسەر لە سەرۆکاتی پەرلەمان هەیە بە تایبەتیکانی دەکەی یەکێتی نیشتیمانی چی دەستکەوت لە ڕێی پەرلەمانەوە توانی چی بکایەشێت سەرۆکیاتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بە تایبەت ئیشتیباکە جارێ لە دوسێ خاڵێ ئێمە ڕێکەوتنامەیەکمان هەیە لەگەڵ پارتی هی 4 2019 کە لەلایەن بەڕێز کاک کۆسرەت و کاک نێچیروان ئیمزاکراوە. من زۆر باشی لێزانم چکە ئەو ڕێکەوتنامەیە بەڕێز کاک محمود محەممەد محمودە سوور و من نووسیمانە لە ئەسڵدا ڕێکەوتنامەیەکی زۆر متەوازن و لەو ڕێکەوتنامەیە چەند شتێکی تێدا یەک لەوانە مەسەلەی کەرکووک پێویستە زوو عیلاج بکرێت، دومیان مەسەلەی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان یا بڵێن مقەرری پەرلەمان پێویستە بە تەبایی بی ینی بە ڕێکەوتن بی، سێمیان لە ئەو مەسەلانەی کە ڕەهەندی نیشتیمانی نەتەوەی تێدایە بە تەوافق دەبی ئەو سێشتا ڕەهەندی نیشتیمانی چیەت و مەسەلەن جوولانی هێزە مەسەلەن هەڵوێز وەرگرتنە لە پارچەی تری کوردستان یان لە مەسەلەی ئەقلیمەوەوانە دەبینەوە هەر تەبایی تێدا یعنی تەوافقی تێدابی. پێمانە ئەو شتانە تەوافقی کامل نیە لە زۆر مەسەلە و ئەوانە بەعزێکردن لە مەشاکلەکان کە ئێمە لەسەری قسە ئەەکەین و تا ئێستا هیچ ئاسۆیەک دیارە ڕوونە بچێ دەگەم پێویستی بەوەی نۆژەنکردنەوەی اتفاقی استراتیژی اتفاقی استراتیژی کەس باسی نوژەنکردنەوەی اتفاقی استراتیژی توانێت اتفاقیاتی لاحقی بکرێت وەکو ملحق بۆ اتفاقی استراتیژی قیمەتێکی تاریخی زۆر گرنگی هەیە و من پێم وایە ئەو اتفاقی استراتیژی ڕێز مام جەلال و بەڕێز کاک مەسعود ئیمزایان کردین ناکراریە کاڵسا عقلی شتێکی نەگرت بڵێ ئەو اتفاقەکە نەما اتفاقکەمە ئەگە یەکێتی و پارتی ڕاز دەکەن با بەیانێکی مەکتەبی سیاسیەکان دەرکەمە لەو اتفاقیە نەما تا ئێستا شتی وا بووە عەجەل بۆش پرسی لا مەرکەزی بە شوێ دەگەین نەتیجە ئێمە ڕێککەوتوین لەسەر ئەوەی لا مەرکەزی بێ بەڵام خۆت دەزانین لا مەرکەزی هەبێ بەبێ مالی یعنی ئەگەر حسەیەکی بۆ پارێزگاکان دەستنیشان نەکرێ بۆی کێشەکانی مەحەلی خۆیانی پێ چارەسەر بکەن بە تایبەتی لە بارودۆخێکی وەکو ئێستای کە ئەم کێشە کۆمەڵایەتیانە هەیە وەکو کۆرۆنا و مۆرۆنەوانە ڕەنگە کێشەیەکی گەورە دروست بێ وە ئەکیت تێگەیشتێک هەیە من پێم وایە ئەم حکوومەتەی ئێمە بای ئەوەندە دەبی باوەڕی بەخۆی بیکە ئەگە شتێکی کەمیش دەسەڵاتی دا بە پارێزگاکان و پارێزگاکان بە قایمقامەکان و قایمقام بەم دنیاەکە نەوەک لە هەرمۆنی دروست دەکە لە سیستەمی ئیداری لای ئێمە نەک ڕێگربی لە جێبەجێکردنیش. جەنابەت زۆر پرسیکەمان مایە بە تایبەتی ئەو پەرلەمانتارانی ئێستا بۆ موچا و پەیوەندیەکانی یەکێتی مانەوڕەکانی ئەو دوایی هاوسەرۆک بە تایبەتی شێخ لاهور بۆ بەغدا ئەوانە دەکەوێتە بەشی دووەمی دیدارەکەمان زۆر سوپاس بینەرمان بوون بۆ بەشی دووەمی دیدارەکە لەگەڵ کاک سعدی بەردەوام دەبین.